بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. بیسەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا و خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە زنجیرەی سێیەم لە بەرنامەی پەنا بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم کە ئەو بەرنامەیە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بیخاتە تەرازووی حەسەناتمان و تەرازووی حەسەناتمانی پێ قوڕس کاتن. خۆشەویستان، وتمان لە بەرنامەی پەنا زیاتر تەرکیز لەسەر ئەو فەرمودانە دەکەینەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەنای گرتووە بەخوا تەبارەک و تەعالا لە کۆمەڵە شەڕ و کۆمەڵە تاوان و هەندێک لە خەسڵەت و سیفاتی ناجۆر کە پێویستەکە ئینسانی موسڵمان خۆی پەنا بداتن بەخوای پەروەردگار، چونکە خوا بەس خودایە کە دەتوانێت ئینسان پەنا بداتن، بەس خوایە کە دەتوانێتن ئینسان حەفظ بکاتن، بەس خوایە کە دەتوانێتن هەرچی کە شەڕ و ناخۆشی و ناڕحەتین دەفعیان کات لەسەر عەبد و بەندەکانی خۆی. لەبەرەوە زەرورە ئەو سیقە و متمانەیە دروست بێ لە نێوان عەبد و بەندەکان لەگەڵ خوای خۆیان و ئەو ئیعتیمادە دروست بێ لە نێوان عەبدەکاندا، بۆی کە ئەوەی کە ئیعتیمادی لەسەر دەکەن و ئەوەی کە پەنای بۆ دەبەن ئەو خوایە بێ تەبارەک و تەعالا. یەکەم فەرمودەمان کە لە خزمەتی داین ئەمڕۆ کە پێم خۆش بۆ دەست پێ بکەین کە مەسەلەی شیرکە، لەبەرەوەی شیرک گەورەترین تاوانە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی پەنا داوە بەخوا تەبارەک و تەعالا لەو تاوانە، و ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام خۆی پەنا داوە خۆی و کوڕەکەی کەویش هەردووک پێغەمبەر بوون لەو گوناه و تاوانە کە خوای پەروەردگار پەنایان بداتن. بەڕاستی ئەو دەرسێکی زۆر گەورە و عەزیمی تێدایە. دوایە دێمە سەری. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێبێ لە ئەدەبی مفرەد هێناویەتی و شەیخی ئەلبانی تەصحیحی ئەو فەرمودەی کردووە. دەفەرمێ و فەرمودەیەکی ڕاستە. دەفەرمێ اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرمودەی دەفەرمێ لە ناو هاوڵان سەید الئەتقیایە و سەید الموحیدینە و متەقینە، گەورەی هەموو موحیدەکانە، ئەوانەی کە لە ڕووی تەوحید و یەکتاپەرستی لە قیمەدا بن، پێغەمبەر لە قیمەی هەرە سەرەوەیە. لە ڕووی تەقواوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو خەڵک بە تەقواتر بووە. بەسە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەرزی کردوتەوە بۆ لای خۆی لە مەلەئی ئەعلا، و دایکی ئیمانداران وەصفی دەکات، دەفەرمێ کانە قورئانە یەمشی عەلە الئەرض، قورئانێک بۆ بەسەر زەویدا ڕۆیشتووە. یعنی قورئانی هەموو کردوتە عەمەل و کردەوە لە ژیانی ڕۆژانەی خۆیدا. لەگەڵەوەشدا ئەو دوعایە دەفەرمێت اللهم، خۆی کەلیمەی اللهمە پەنادانە و خۆ خستنە پەنا خوایە، هاواربردنە بۆ خوا، بۆ زاتێک کە خاوەن دەسەڵاتە کە فریاد کەوێتن. لەبەرەوەش بۆ لە ژیانی دنیاماندا دەڵێ هاوارکردنە مردووەکان شیرکە، هاوارکردنە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێستا کە لە ژیاندا نەماوە شیرکە. بۆ؟ چونکە ناتوانێت فریاد بکەوێتن، ناتوانێت ڕزگارت بکات.
بەڵام ئەوەی کە تۆ هانای بۆ دەبەی دڵی فریامکەوە ئەگەر ڕەفیقێکت بێ مەوجود بێتن لەو مەجلیسە یان مەوجود بێتن لەو شوێنەی بڵێ کاکە فریام کۆ ڕزگارم کە هیچ ئیشکالێکی تێدا نییە. بەڵام بە تایبەتی بۆ ئەو شتانەی کە شتی گەورەن و تاوانن و داواکردنی خۆپاراستن و ڕزگارکردنە ئەو بەس خوا دەسەڵاتی هەیە تەبارەک و تەعالە. لەبەرەوە دەفەرمێ اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم. سنەتە ئینسان ئەو دوعای زۆر بکات. ئەو دوعای خۆپاراستنە لە شیرک. خوایە ئەمن پەنا دەگرم بە تۆ، خۆم پەنا دەدەم بە تۆ کە هیچ شرکێکی گەورە بێ یان گچکە بێ ئەنجامی بدەم بۆ تۆ کە من بیزانم. یعنی تەماشەکە لەوەی کە دەشی زانێتن، لەوەی کە هەستیشی پێدەکاتن، لەوەی کە معلومیشە لە لای هێشتا پەنا بۆ خوا دەبات تەبارەک و تەعالە. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عسمەت بە ئینسان نەدا، خوای پەروەردگار ئینسان نەپارێزیتن، خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئینسان تەوفیق نەکا، موفقت نەکاتن، ئینسان بۆ خۆی هیچی لە باراندا نابێتن. ڕۆژێک دادێ کە لە ڕاستە ڕێگاکە لا دەداتن، ڕۆژێک دادێ کە لەسەر سیڕاتی مستەقیم لا دەچێتن. بۆ چونکە دێمە سەری کە مەسەلەی شیرک کە سێ خاڵی زۆر گەورەی تێدانە. لەبەرەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخیری عومریدا زۆر ئەو دوعای دەکرد: یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەی ئەو زاتەی کە ئۆقڕە بەدڵەکان دەدەی، ئیستیقرار بەدڵەکان دەدەی، دڵ و دەروونم مستەقیرکەی، دڵ و دەروونم سەقامگیرکەی لەسەر چی؟ لەسەر تەوحید و یەکتاپەرستی و لەسەر دینەکەت. ئەو جابرا بە ڕێزەکانم بیسەرانی خۆشەویست دەفەرمێ و ئەستەغفیڕوکە لیما لا ئەعلەم. بەڕاستی ئەو بۆ ئێمە دەرس و پند و عیبرەتێکی زۆر گەورەی تێدایە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەوەیدا کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە فێری کردووە کە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام بە ئەمانەتەوە هەموو ئەو زانست و عیلمەی لە خواوە بۆ هێناوە، لەگەڵەوەشدا خۆی پەنا دەدا بەخوا کە تووشی شرکێک بوو بێ نەیزانی بێتن، بە هەڵە بە نەزانی. خوایە پەنا دەگرم بە تۆ کە شرکت بۆ بڕیار بدەم کە دەیزانم، عەفوم بکەی لێم خۆش بی و داوای لێخۆشبوون و ئیستیغفاریشت لێ دەکەم لەسەر شتێک کە ئەنجامم دابێ شرک بوو بێ من هەستم پێ نەکرد بێتن. لەبەرەوە مەقامی خوا مەقامێکی زۆر گەورەیە. ئینسان ئاگای لە خۆ نەبێ تووشی شرک دەبێ، تووشی ڕیا دەبێ. لەبەرەوە برا بە ڕێزەکانی خۆم بیسەرانی ئازیزم، ئەو فەرمودەیە عولەما دەفەرمون گەورەترین شەڕ و خەتەرترین شەڕی لە خۆدا گرتووە. بۆ گەورەترین و خەتەرترین شەڕی لە خۆدا گرتووە؟ لەبەرەوەی ئینسان پیا و بێیان ژن بێ کە تووشی شرک بوو هەموو کردەوەکانی پوچەڵ دەبنەوە. کە تووشی شرک بووی خوا پەناماندا هەموو کردەوەکانی ئینسان پوچەڵ دەبنەوە. تەماشەکەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە کە باسی لوقمان دەکا کە ئامۆژگاری منداڵەکەی دەکا، کەەوە بۆ من زۆر جارە من دەڵێم قورئان هەر بۆ نەهاتوە بەڕاستی کە ئینسان بیخوێنیتەوە و بڵێ ئەوەندە ختمەم کردوون. هەمووی بۆ ئێمە پند و عیبرەت و مەدرسەیە و دەبێت لە ژیان و ڕۆژانەماندا لاسای بکەینەوە. یعنی کاتێک کە تەماشە دەکەی پیاوێکی بەڕێزی وەکو لوقمانی حەکیم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ناوی هێناوە نسحەتی منداڵەکەی خۆی دەکا، هەر بۆ نییە بڵێ وەڵا لوقمان نسحەتی منداڵەکەی خۆی کردووە، بۆیە ئەمەش نسحەتی منداڵەکانی خۆمان بکەین و ئەمەش ئامۆژگاری منداڵەکانی خۆمان بکەین و ئەمەش دانیشین لەگەڵ منداڵەکانمان لەگەڵ خانەوادەمان و بیریان بێنینەوە، نسحەت و ئامۆژگاریان بکەین.
وقورترين نسحة آموشگاریش كخواي پروردگار تبارك وتعالى توماري كردوا وەکو وەحی بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام و بە دەستێکی ئەمین بە ئێمە گەیوە ئەو نسخەتە و ئامۆژگاری لوقمانە بۆ کوڕەکەی کەچی پێدەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله کاتێک ئامۆژگاری دەکا یەکەم شت پێی دەڵێ چی ناڵێ کوڕم زۆر بخوینە با دەرەجەت زۆر باش بن کەسابەتێ زۆر کە با دەوڵەمەند بی خوانە شتێکی باشن شتێکی مەحمودن بەڵام ئەوەی کە دەبێتە دەسمایە وە لە شتەکانی دیکەش بەهرەمەند دەبی سود و قازانجت پێدەگەێنن لە دنیا و لە دوا ڕۆژدا ئەوەی کە ئینسان موحید بێ یەک تاپەرست بێ لەبەرەوە دەفەرمێ لا تشرك بالله کوڕم یەکەم شت ئاگات لێ بێ شرک بۆ خوا بڕیار مەدە بۆ إن الشرك لظلم عظيم گەورەترین تاوانە ئینسان ئەگەر شرک بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بڕیار بدات لەبەرەوە لە پێغەمبەریان پرسی عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ فەرمیانەی پێغەمبەری خوا گەورەترین تاوان چێ ئینسان ئەنجامی دەدا فەرمووی گەورەترین تاوان ئەوەیە ئەن توشریکە بالله وهو خەلەقەک گەورەترین تاوان ئەوەیە شرک بۆ خوای پەروەردگار بڕیار بدەی کە خەڵقی کردووی کە تۆی هێناوەتە بوون کە ئەو هەموو نیعمەتانەی لەگەڵ کردووی جا مەڵێ وەڵا ئەمن عیلمما هەیە و ئەمن شارەزام و ئەمن کو شرک بۆ خوای گەورە ئەتوو چی بەرامبەر بە پێغەمبەران ئەمن چیم بەرامبەر بە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام ئەوەتە خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەربارەی دوو پێغەمبەری پایە بەرز کە ئیبراهیم و ئیسماعیلن عەلەیهیمو سەڵات وسەلام خوای پەروەردگار پێمان دەفەرمێ بۆی کە ئێمە ئاگامان لە خۆ بێ دەفەرمێ ڕەبەنا وەجەعەلنا موسلیمەینی لەک وەجەعەلنا موسلیمەینی لەک تەماشەکەن ئەو دوعایە گەورەی خوایە لێت دەپاڕینەوە کەمە بە موسڵمانی لە قەڵەم بدەی بە موسڵمانی وەرمان بگری یعنی کاتێک کە ئینسانی ئیماندار بەڕاستی ئەوە دەبینێتن تەزومان بە قالبیدا دێت بەڕاستی تەزومان بە قالبیدا دێت دوو پێغەمبەر کە پێغەمبەرن یەکیان ئولوالعەزمە لەخوا بپاڕێتەوە لە چی لەخوانە پاڕ بڵێ خوایە پلە و پایان بەرزتر کێوە دەڵێ خوایە بە موسڵمانی قبولمان کە بە موسڵمانی لە قەڵەمماندا ربنا وجعلنا مسلمين لك ومن ذريتنا أمة مسلمة لك خوایە من بە موسڵمانی لە قەڵەم بدەی و لە زوڕیەتی ئێمەش خەڵکێک هیدایەت دەی و بە موسڵمانی لە قەڵەمیان بدەی ئەها چەند تەوازوعیان پێوە دیارە بەرامبەر بە ذاتی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو جا خۆشەویستانم بیسەرانی بەڕێزم خوای پەروەردگار لە سوورەتی ئیبراهیم دەفەرمێ وإذ قال إبراهيم رب اجعل هذا البلد آمنا خوایە ئەمن و ئەمان بڕێژی بەسەر ئەو وڵاتەدا بەسەر ئەو شارەدا ئەو ئەمن و ئەمانەی کە هەیە لەو دوو شوێنە پیرۆزەی کە مەککە و مەدینەن دوعای بابمانە ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ئەو دوعای کردووە خوای گەورە دوعاکەی قبول کردووە و دەفەرمێ چی وەجنوبنی وەبەنیە ئەن نەعبودە الئەصنام ماشاء الله خوایە خۆشم و زوڕیەتیشم بپارێزی کە بتو سەنەم نەپەرستین خۆ ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام ژیانی هەمووی سیراع بوو لەگەڵ ئەوانەی کە بتو سەنەمیان دەپەرست ململانەی بوو لەگەڵ ئەوانەی کە بتو سەنەمیان دەپەرست هەر لە عێراق و هەر لە مصر و هەر لە فەڵەستین و لەو شوێنانەی کە دەربەدەر کراوە وە خراوەتە ناو ئاگر هەمووی ڕوبەڕووبوونەوە بوو لەگەڵ بتپەرستان ئەی بۆ ئەو دوعایە دەکات بۆ فێرمان دەکات کە ئینسانی ئیماندار بە دوو نوێژ و دوو ڕۆژ و زەکات و حەجێک لە خۆی بایی نەبێتن پێغەمبەرێکی ئولوالعەزم کە ئیبراهیم عەلەیهی سەڵات خەلیل اللهە ئەو دوعایە دەکاتن ئەمە دەبێت سبین لەبەرەوە شرک
سێ خاڵی زۆر گەورە لە خۆ دەگرێتن بەرۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی پەناداوە لە ئەو تاوانە گەورەیە. یەکەمیان ڕیایە. ڕیا چییە؟ ڕیا ئەوەیە کە خەڵکت لێ دیار بێ عیبادەت و خواپەرستیەکانی خۆت بڕازینەوە. یعنی کاتێک کە خەڵکت لێ دیار نیە و بەتەنهای بە شێوازێک عیبادەت و خواپەرستی ئەنجام دەدەی، بەڵام کە خەڵکت لێوە دیار کەوت بە نەوعێکی دیکە. جا ئەوە دوو هۆکاری هەم، هەردوو هۆکاری شرکن. لەبەرەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێت لە هەموو شتێک کە زیاتر لێتان دەترسێم ئەی ئۆمەتی خۆم لە شرکی گچکەیە. لەوەی لێتان دەترسێم تووشی بن، لەوەی لێتان ناترسێم بگەڕێنەوە بت و سەنەم و شتیوا لە بپەرستن، بەس لەوەی لێتان دەترسێم کە شرکی گچکە ئەنجام بدەن. فەرمیان شرکی گچکە چی؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی ئەڕیا. ئینسان ڕیا بۆ دوو شت دەکاتن، یان بۆی دەکا کە بڵێ وەڵام مەشهور بێ لە ناو خەڵکی پیاوێکی عابید و زاهید و پیاوێکی بۆ خوا سوڵحاوە کە بەخوا قەت پێی ناگاتن، قەت پێی ناگاتن، پیاوێکی ساڵح بۆمان دەجێڕی. تۆ دەفەرمێت لە بەسڕە وا مەشهور بوو بەیت المال و سندوقی خێرات چێ لە هەموو کەس لە خواترسترە و لە هەموو کەس بەتەقواتر ئەوی لەسەر دابنێن. دەڵێ بەیانیان زوز و پێش هەموو خەڵکی دەچون، بەڵام نیەتەکەمەوە بوو لەسەر سندوقەکەم دانێن. چەند ساڵ ئەمن ئەو عیبادەتم دەکرد بەس بۆی ئەو پلەیەوە دەست بێنم، لە ناو خەڵکی دەیان گۆ فڵان کەسی ڕیاباز هاتەوە، ئەوا ناوم دەرکرد بوو. ڕۆژێک دەڵێ مابەینی خۆم گوتم خوایە خۆ من بێزار بووم لەوەی کە دەیکەم، بۆ ئەوەی کە لەوێن وعد بێخوایە من تۆ بە مابەینی خۆم و خۆت و خوایە من قەت چاوم لەو شتانین. دەڵێ بۆ بەیانی قەسەم بەخوا دەڵێ بانجیان کردوتیان کاکە بەخوا لە هەمانمان بەتەقواترە و پیاوەیە. بۆ چکە خوایە بڕیار دەدا کە مەقبولیەتی من و تۆ و مەقبولیەتی ئەو خەڵکە چێ بڕیار دەدا؟ خوا تەبارەک وتەعالا. چێ خۆشەویستی و مەحەبەتەکە دەخاتە دڵی خەڵکی؟ خوایە تەبارەک وتەعالا. چێ قبول دەکا؟ خوایە. چێ ڕەفز دەکا؟ خوایە. ئەو خاڵی یەکەمە لە شرکی گچکە. خەڵکی پێ هەڵخەڵەتێنی کە پیاوێکی باشی نا، مەبەستت شتێکی دیکەیە، مەبەستت لە پاڵ ئەو عیبادەت و خواپەرستەی کە دەیکەی فێڵ و قۆڵبڕینی خەڵکی ئەنجام بدەی، خۆت بە پیاوێکی شەریف پێشان بدەی، بەڵام وانەبی. ئەو شرکە و پێی دەگوترێتن ڕیا. بۆی کە خەڵک جا مەبەستت پێ ئەوە بی مەسەرەن دەبینی بابی حەزت لە کچێکیە، هەموو جارێ خۆت دەکێ پەپولە بگێ بابی کچەکەی بۆی دڵی نەرم بێ کچەکەت بداتێ، یان کابرایەکی تاجیرە خۆت وا لێ بکەی پیاوێکی ئەمین و دەستپاک خۆت پیشان دەی، بەڵام وانی بۆی کە بگەیە سەر خەزێنەکەی یان شت زۆرە. ئینسانی ئیماندار دەبێ ئاگای لەوەی بێتن. دوو کابرا سومعەیەکی بۆ خۆی پەیدا کاتن، سومعەیەکی پەیدا کاتن. یعنی کابرا بڵێ وەڵا کابرایەک دەڵێ هەموو ڕۆژێ لە سەفی یەکەم ڕادەوەستا، ڕۆژێکی تەماشای کرد سەفی یەکەم نەمابوو و پێش لە سەفی دوم دەڵێ سەری دەبەر خۆ نابوو، زۆری شەرم لە خۆ دەکردەوە. سەفی یەکەم دانەنیشتووە، خەڵک چی پێ دەڵێ؟ خەڵک کوی تەماشا دەکا لۆ لە سەفی یەکەم نی. ئەوە خەتەرەکە کاکە خۆت بۆ خەڵکەکەی نەچووی، ئەتۆ بۆ خوا دەیکەی، لەوەی گەڕێ لە سومعەکەی. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و جانمان بە قوربانی بێ دەفەرمێ ئاگری دۆزەخ بە سێ کەسان خۆش دەکرێتن پێشی هەموو خەڵکێکی، بە قورئان خوێنێکی، بە کەسێک کە جیهادی کردووە و شەهید بووە، و بە کەسێک کە ماڵی بەخشیوە کە هەرسێکیان زۆر قورسن. ئەوەی دیکە لە بۆ دەنگ خۆشی و خەڵک بڵێ دەنجی خۆشە و لاراندیوێتەوە و هیناوێتی و ڕازاندیتەوە نەک لەبەر خاتری خوا، پاداشتەکەت وەرگرتەوە، گوتیان فڵان کەس دەنجی لە هەموو کەس خۆشترە، خوا پەناماندا. ئەوەی دیکە دەڵێ کاکە بۆی کە جیهادت دەکرد و تێکۆشانت دەکرد بۆی بڵێن پیاوێکی بەغیرەتە وەرەدگرتەوە، ئیدی کەشتە بۆی بڵێن پیاوێکی سەخیە. خاڵی سێم و کۆتایی خەتەری شرک کابرا عوجبێکی بۆ دروست دەبێتن، ئینی خۆی پێ مهم دەبێت، خۆی پێ لە خەڵکی گەورەتر دەبێت.
هەر کاتێکی ئەو سێ خەلە لەمان بینین ئەو دوعایە با زۆر بکەین لە خۆماندا. ئەو دوعایە دووبارە دەکەمەوە کۆتایی بە بەرنامەکەم دێنم. اللهم إني أعوذ بك أن أشرك بك وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. هەر یەکەمان ڕقیب بین بەسەر نەفسی خۆمانەوە، بزانین داخوا ئەو خەلە لەمان تێدا مەوجودە، ئەو سێ خاڵەمان تێدا مەوجودن یانەنا. ئەگەر تێماندا مەوجود بوون ئەو دوعای زۆر بکەین و تۆبەی لێ بکەین. ئەگەر تێشماندا مەوجود نین سوزدەی شکر ببین، بڵێن الحەمدولله خوایە لەو نەخۆشیە ڕزگارت کردوین تا زنجیرەیەکی دیکە دەگەڕێمەوە خزمەتان بەخوای گەورەتان دەسپێرم لەگەڵ کۆمەڵە نەخۆشیەکی دیکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی پەناداوە بەخوا تەبارەک وتەعالا. خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی پەنای هەموو لایەکمان بداتن و سەر بەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.